هەموو لایەک بەخێر بێن. ئامانجی ئێمە ئەوەیە کە تیشێک بخینە سەر لایەنێک و بتوانین لە کۆتاییە کۆمەڵێک ڕاستپاردەمانە بێ ئەو کێشەیە چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. دیبێتی ئەم جارەمان تایبەتە بە بابەتی خوێندنگای حکومی و خوێندنگای ناحکومی. لەسەر ئەم بابەتە زۆر باس و خواسەیە ئێمە ئەمانێ بۆی درێژی دەکەینەوە سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئایا خوێندنگای ناحکومیەکان ڕۆڵێکی باشە بینێ یا ڕۆڵێکی خراپە بینێ لە ناو پەروەردەی ئێستای هەرێمی کوردستانە. ئێستا کاک هەرێم پێم وابێ هەم نوێنەری پەروەردەی گشتی سلێمانی و خوێندنی ناحکومیە ئەگەر ئەو کۆمەڵێ ژمارە و ئەحسامان باتێ لەسەر ئێستای خوێندنگە ناحکومیەکان کە چەندن و چەند خوێندکارانەیە و چەند خوێندنگا هەیە لە سلێمانیە. بەناوی خی گەورە و میرەوان سوپاس بۆ تەرفەتە، سوپاس بۆ هەموو هاوڕێیان و هەموو هەواڵان و هەموو پەروەردە کارانە. جێشانازیێ بۆ دوای دابڕانێکی زۆر لە پەروەردەی شاربەژێر بۆ جارێکی تر وەکو فەرمانبەرێک وەکو نوێنەری پەروەردەی گرتی دێمەوە بۆ پەروەردەی شاربەژێر، چونکە یەکەم دامەزراندنم لەم پەروەردەیە بوو وە جێی ئیفتیخار و جێی شانازی منە. لە ڕاستیدا من هەرێم جەمالم، فەرمانبەرم لە قوتابخانە و پەیمانگا ناحکومیەکان، نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. ئێمە وەکو پەروەردەی گشتی سلێمانی کە لە نۆ پەروەردە پێک هاتووە بە پشدەر و ڕانیە و سەیسایەق و دەربەنی خان و شارە زور و ڕۆژئاوا و ڕۆژەڵات و دوکان، لەم نۆ پەروەردەیە زیاد لە 106 ناوەندی پەروەردەییمان هەیە. 106 ناوەندی پەروەردەییمان هەیە. لەم 106 حەڤیان پەیمانگای ناحکومیە کە لە دوای پۆلی نوێ لەوێ دەبن، بەشەکانی وەکو نەوت، کۆمپیوتەر، کارگێڕی، ژمێریاری، وەرزش و نەرەجوانەکان. نۆ کۆمەڵگەمان هەیە، باخچە 41 باخچەمان هەیە، بنەڕەتیەکان 25 بنەڕەتیمان هەیە، ئامادەیەکان 16 ئامادەیمان هەیە. 16 حەڤە ئامادەیمان هەیە. کوی گشتی 106 ناوەندی پەروەردەیە لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. لە وەکو ڕێژە ئێمە لە هەموو کوردستان، هەموو پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی 479,997 قوتابیمان هەیە بە کۆی گشتی هەموو پارێزگای سلێمانی. 479,997 قوتابیمان هەیە. بەڵام ئێمە وەکو قوتابخانە ناحکومیەکان ڕێژی قوتابیانمان 29,678 قوتابیمان هەیە. واتە ئەگەر بە ڕێژەیەکی سەدی وەریگرین لە سەیای 10.1، یعنی پۆینت یەکیش ناکە، ڕێژەیەکی زۆر زۆر کەمە. ئەگەر باسی ڕێژە بکەین، باسی ڕێژە و هاوڕێژە بکەین لە وەرگرتنی قوتابیان. و ئەم قوتابخانە ناحکومیانە لەم ناوەندە پەروەردەیانە زیاتر لە 3,359 هەلیکاری هەڵڕەخساندووە. 3,359 هەلیکار بە مامۆستا، بە چاودێر، بە فەرمانبەر، بە کارگوزار، بە هەر پێویستیشی قوتابخانە لەوێ کار دەکات. بەڵام وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەشی ناحکومیەکان بەردەوام ئێمە چاودێر بووین بەسەر قوتابخانە و پەیمانگا ناحکومیەکانەوە و بەردەوام لیژنەمان هەبووە، سەردانیمان کردوون، ئاگادار بوون. هەرچەند لەگەڵ ئەوەشدا بەڕێوەبەرایەتی گشتی ئیشراف ی پارێزگای سلێمانی کە بەڕێ سدنەرمینە پێم خۆش بوو، ناتوانم لە جیاتیەوە قسە بکەم، ئەوانیش بەردەوام سەرپەرشتیان کردوون و وەرزانە مانگانە سەردانی ناوەندەن پەروەردەیەکانیان کردووە و تەقریر و ڕێوشوونی خۆیانیان گرتووە بەرامبەریان. لە بەرامبەر ئەوەدا چەندین ئێمە بۆ نمونە چەندین دۆسیەمانەیە، چەندین سکاڵا هەبووە کە دایک و باوگاتۆتە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لەم قوتابخانە ناحکومیانە کراوە لە بەرژەوەندی دایک و باوگیان، لە بەرژەوەندی مامۆستا توانیمانە یەکلایی بکەینەوە. کارگەیشتووەتە ئەوەی توانیمانە خاوەن پرۆژە بین بە دادگا و خەڵگەیە 6 بان گیراوە لەسەر دۆسیەی ئێمە. لەبەرەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی توانیمانە هەر کەسێک هاتبێتە ئەو بەڕێوەبەرایەتی لای ئێمە
ئەوەی پێمان کرا وەکو قوتابخانە و پەیمانگە ناحوکمیەکان کردومانە چونکە بەڕێزان هەنێکی کێشەشمانەیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئێمە ڕێنماییمان هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2021 کە هەموارکراوی ئیمساڵە لەم ڕێنماییە کۆمەڵێ دەسەڵات هەیە بۆ نمونە سزادانی قوتابخانەکان ئەمانە لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی گشتیەکانە نین لە دەسەڵاتی خودی جەنابی وەزیردا و پێدانی مۆڵەت هەر لە وەزارەتەوە دەکرێت دادەبەزێ ئێمە تەنها لایەنی جێبەجێکارین بۆ ئەوەی پردێکی پەیوەندی بین لە نێوان ئەو دائیرانە و لە نێوان ناحوکمیەکانە وەزارەتە بۆ نمونە ئێمە هەر کەسێک قوتابخانەیەک دەکاتەوە پێویستە کۆمەڵی ڕێوشوێنی یاساییە بیگرێتە بەر 9 دانە 11 دانە نووسراوی بۆ دەکەی یەکێک لەو نووسراوانە بیناسازی ئایا بیناکەی گونجاو بە پێستانداردە بەرگری شارستانی ڕەچاوەکرێ تەندروستی ڕەچاوەکرێ کاروباری کۆمەڵایەتی ڕەچاوەکرێ ئاسایش ڕەچاوەکرێ ئەو کەسەی کە خاوەنی پرۆژەکەی و ئەو کەسەی کە بەڕێوەبەرە لەو پرۆژەیە ئایا لە ڕووی بەرگەی تاوانەوە کەسێکی پاک و ئەمینە چکە ناکرێ هەر کە زەڵسێ قوتابخانەی دانا نەزانین مەلەفی چییە کابرا لەوانێت تاوانبار بێ گرفتێکی جینایی هەبێ یعنی هەموو لەگەڵ ئەوەشدا کتابەکەین بۆ نووسراوەکەین بۆ شارەوانیەکان نووسراوەکەین بۆ بەرگری شارستانی نشراوەکەین بۆ بیناسازی لەگەڵ ئەوە بەداخەوە چەند ئێمە پێمان ناخۆش بوو ئیشرافیشی تیا بوو بەڵام بڕگەی ئیشراف لابرا لە هەموارکردنەوەکە و هەموو ڕێنمایەکان بە تایبەتی ئەم ڕێنمایانە ماف و حەقی مامۆستایانیشی تیادا پیادە کراوە هەر مامۆستایەک پێویستە لەو دەستگە لە دام و دەستگایکی ناحوکمیدا بێ دەبێت گرێبەستی هەبێ دەبێت وەکو مامۆستایەکی حکومی سیر بکرێ نابێ موچەکەی لە موچەی مامۆستایەکی ناحوکمی کەمتر بێ و دەبێت گرێبەستی بینی دایک و باوک هەبێ دەبێت گرێبەستی بینی قوتابخانە و دایک و باوک هەبێ قوتابخانە و مامۆستاکان هەبێ فەرمانبەرەکان لەبەرەوە ئێمە وەکو قوتابخانەکان بە سیستەماتیک توانیمانە ئەوەی پێمان کراوە ڕێوشوێنی پێویست بگرینە بەر بۆ جێبەجێکردنی کارەکانمان و پێشم وان نییە ئەو جیاوازیە ئەو ڕێژەیە ئەوەندە زۆر بێ یان بۆ نمونە لە پارێزگاری سلێم لە پارێزگای سلێمانی لە کوی 2000 بۆ 3000 قوتابخانە 106 ناوەندی خوێندنمانەیە یعنی ڕێژەکە ئەوەندە زۆر نییە کە ئەمە جێ هەڵوێستە بێ یان خود خوا نەخواستە جیاوازیەکی وا گەورەی دروست کرد بێ لە زۆر هەر پەروەردەکان بۆ نمونە پەروەردەی شارباژەر بە نمونە هیچ ناوەندێکی ناحوکمیتیان نییە پەروەردەی شارە زۆر هیچ ناوەندێکی ناحوکمیتیان نییە پەروەردەی دەربەنیخان هیچ ناوەندێکی ناحوکمیتیان نییە پەروەردەی دوکان هیچ ناوەندێکی ناحوکمیتیان نییە پەروەردەی سەیسایق یەک پەیمانگایەتیایش ئیمساڵ کراوەتەوە یعنی ڕێژەکە بەو دەرەجەیە نییە یعنی ئێمە ومانان بۆ نمونە زۆر جار هەیە بڵێن وەڵا خەریکە پرۆسی خوێندن هەموویە بێتە پرۆسێکی ناحوکمی من بۆ خۆم چونکە خۆم لە واقعەکە نزیکم بۆ شێوەی نابینم لە کۆی 479,000 قوتابی 29,000 قوتابی دەبێ بەڕاستی من بە زۆری نابینم من پێم وایە لەوانەیە حکومەت ڕێگر بووە وەزارەتی پەروەردە ڕێگیر بووە بۆ تەتویردانی کەرتی ناحوکمی دەکرا باشتر و چاکتر چکا بەڕاستی بەلایەنی کەمەوە ئێمە 4,000 3,500 3,300 هەلی کار دروست کراوە لەم مەکتەبانە کە توانراوە ئەو خەڵکی کە حکومت نەیتوانێت دایمەزرێنێ لەو کەرتانە هەلی کاریان بۆ دابین بکرێت لە کۆی ئەو ڕێنمایانی خوێندومەتەوە ڕێنماییەکان بەجددی لەسەر ئەوە نەوەستاون کە چ بەهایەک دەبێت فەرز کرێ لەسەر ئەم مەکتەبانە لە ناو تاکی کووردا لە ناو تەلەبەدا بشێنرێت بۆ نمونە لە دەوڵەتی مۆدێرندا ئەوەی دەوڵەتی مۆدێرن لە دەوڵەتەکانی پێشخۆی لە ئیمپراتۆریەکانی ئەسەندەوە بریتی بوو لە پەروەردە لە خێڵ و لە عەشیرەتی ئەسەندەوە دەوڵەتی مۆدێرن خۆی بینای ئەم پرۆسە گرنگاکە ئەو مەکتەبانی کە ئێستا من ئێستا مەکتەبی ناحوکمی لە بەردەمایە ناوی نابم بەڵام لە ڕووی مێژوو بابەتی بەهای مێژوو بۆ منداڵ کاتێک تۆ دوو جۆر بەهامان هەیە بەهایەک ڕاستە و خۆ لە منداڵا دەچێنێ بەهایەکیان ناڕاستە و خۆ لە منداڵا دەچێنێ وانی پەروەردەی مەدەنیە پەروەردەی نیشتیمانیە ئاینە ئەمانە پەروەردەی ڕاستەوخۆن کە ئەم بەهانە لە منداڵا دەچەنرێن هەندێکی دیکەی ناڕاستەخۆشەیە مەسەلەن زمان ڕاستەخۆ کە دەیگۆڕی بۆ زمانێکی دیاریکرا وردە وردەم زمانە لە منداڵدا دەچێنی
لەناو ئەو مەکتەبای کە منەڵم ناحکومیە مەسەلەن مێژووی ئەمریکا دەخوێنێت، دامەزرێنەرانی ئەمریکا دەخوێنێت، جوگرافیای ئەمریکا دەخوێنرێت. ڕاستە کتێبێکی ئەلفوبێ هەیە بە ناوی کتێبی ئەلفوبێ کوردی بۆ نمونە، ئەم کتێبە دەخوێنرێت، بەڵام ئەم کتێبە وەکو کتێبێکی دیکەی ئەوانی دیکە دەخوێنێت، بەڵام سنتەر بۆ ئەم منداڵە لەم مەکتەبی سینایە کە من دەزانم بریتێ لە خوێندنی ئەمریکا. بۆیە منداڵی تۆ کە نەتیجە گەورە دەبێت کۆمەڵە بەهای تێدا دەچێنی ئەمریکا ناسێکەوە و ئینتیمایەکی سێری شێڕنگ بێ هەوادارێکی سێری بۆ ئەمریکا هەبێ، بەڵام ئەم خاوک و ئاوی نیشتیمانی خۆی جوگرافیا ئێرە ناخوێنێ، مێژووی ئێرە ناخوێنێ، کۆمەڵە بەها هەیە لێرە نایخوێنێ. بۆ ئێمەیەکێکە لە کێشە گەورەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان لەناو ئەو ڕێنمایانەی من کە بە وردی خوێندومەتەوە لە خۆقسان لەسەر ناکەم، ئەم کەلێنە گەوری هەیە دەبێت پڕیکاتەوە، دەبێت لەسەر ئەو مەکتەبانە فەرزی کات ئەم دەیەوێت چ مۆدێلێک لە مرۆڤ پەروەردە بکات. ئایا مرۆڤێکی دیموکرات پێی خەریکی بیرکردنەوەی ڕەخنەگرانە لە ناو منداڵە دەچێنێ، یاخو منداڵێکی تاڵقینکراوی دەستەمۆکرا بۆ سیستمێکی نادیموکرات پەروەردەکە؟ هەچیەک هەیە، بەڵام وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانی ئێمە لەناو ئەم بابەتە کلێنێکی گەورەی بابەتی بەهاکانە و چەندنی جۆرێک لە بەهای نیشتیمانیە تۆ هەرچی بەهایەک لێرە دەچێنی ئەم بابەتێکی ترە، بەڵام جێی هێشتۆ بۆ مەکتەبە ناحکومیانە کە لە ڕاستیان مەکتەبە ناحکومیانە هەندێکیان هەیە فەزالەرەی تورکیایە مەسەلەن هی جەماعەتی گولیانیەکانە، هەندێکیان هەیە ئێران ئێستا دەستی تێ کردووە، هەندێکیان لە دەرەوە هاتوون، بەڵێ ئەنواعی تێ هاتووە. پێویستە ئەم بابەتە وەزارەتی پەروەردە بە وردی تێمان بگەێنێ و لەو مەکتەبانێش بگەێنێ ئایا بۆچی لەسەریان فەرز ناکات کە دەبێت فەرزی کات بەهاکانی خۆی کە لای مقەدەسە، لای پیرۆزە، لای گرنگە، چ مۆدێلێک لە مرۆڤ دروستەکە گەشە پێدەدا لەناو سیستمی پەروەردەکەی خۆیدا، دەبێت بەسەرە مەکتەبانە بیسەپێنێ. مەسەلەن جوگرافیای کوردستان دەبێت بەسەریان بیسەپێنێ بیخوێنن، بە ئینگلیزی دەیخوێنێەوەی شتێکی دیکەیە. مەسەلەن مێژووی کوردستان کە بابەتێکی گرنگە دەبێت بیخوێنێ. ئەم بەهانە ئەمانە گرنگن بۆ منداڵێکی ئێمە نیشتیمانێکی خۆی بناسێ. منداڵەکانی ئێمە لەو مەکتەبی کە ناوی نابەم دامەزرێنەرانی ئەمریکا دەناسن، لیانە پرسی بەڵام نازانە شێ مەحموود چییە بۆ نمونە، نایناسی. کاما کلێنێکی گەورەیە بەڕاستی کە دەبێت وەزارەتی پەروەردە لەسەر ئەم خاڵە بوەستێت و هەروەها ئاوڕی جدی لێ بداتەوە. من با زیاتر کاتان نەگرم ئەم خاڵەیە کە وروژێنم جارێکە کە گرنگ گولە. جنابتان هەموو پەروەردەکارن و هەمووشمان ئەزانین ئەرکی پەروەردە چییە. ئەرکی پەروەردە بروتیە لە فراهەمکردنی یەکسانی، ئازادی، هاوکاری، ڕێزگرتن لە بەهای کۆمەڵایەتی و دروستکردنی پەیوەندە کۆمەڵایەتیەکان. بەڕاستی ئەمە گەر بەراوردێک لە پەروەردەی ئێستا و پەروەردەی ساڵانی پێشتر بکەین، جیاوازیەکی زۆر ئەبینی. چۆن جاران خۆتان زان هەموو کوڕە هەژارێکی توانی پێبگا بێتە ناو کۆمەڵگاوە، لە ڕووی چی؟ لە ڕووی ئەوە کە لە قوتابخانە ئەم ئەرکانەی ئەبینی، کوڕە مەسوولێک و کوڕە گۆرەیە هەموو لە مەکتەبێکا پێکەوە ئەڕۆژ بەڕێوە، پێکەوە دائانیشتن، پێکەوە ئەیان خوارد، پێکەوە عەلاقات و پەیوەندیان ئەگۆڕیەوە. ئێستا دروستبوونی قوتابخانەی حکومی و ناحکومی ئەمەی تێکداوە بە یەکا. بەڕاستی بەڕای من و بەڕای وازان زۆر خەڵکیش ئەم واقعی ناو کوردستان هەیە، ئەبێ وای لێ هاتووە ئەگەر هەروە بڕوا پەروەردە بدرێتە دەستکەرتی تایبەت، ئەوە نیوەی زیاتر سێ لەسەر چواری ئەم کۆمەڵگایە لەم بەهایانە دوور ئەکەوێتەوە. ئەمە خاڵێکی دووشتی هاوتەریب دروستە بن، قەت نایەکەگەن بە یەک. ئەرکی لەوەیە پەروەردە ئەرکی خۆی لەدەستەدا، قوتابخانە ئەرکی لە خۆی لەدەستەدا. ئەو پەیوەندیانە کە لە بینی مناڵە هەژارێک و مناڵە دەوڵەمەندێکە، لە بینی دیندارێک و بێدینێکە، لە بینی ڕەش و سپێکە و هەروەها ئەمانە ئەم پەیوەندیانە هەر لە مناڵیەوە جیایکەیتەوە ئەبێ ئایندەی کۆمەڵگا بەرەو چاڵدێرێک بەر. لەبەر ئەوە بەڕای من ئەبێ هەوڵ بدرێت ڕۆژ بە ڕۆژ قوتابخانەی ناحکومی کەم بکرێتەوە، مؤسسەیەکی تۆکمە دروست بێ سەرپەرشتی پرۆسەی پەروەردە بکە، وەکو مامۆستا بەهمەن لە مەنهەج تەوحید بکرێ، مامۆستا کۆمەڵێ لە مامۆستا هەیە لە سیر کە هەر بڕۆ ناو بینایی حکومیەکان و ناحکومیەکان زۆر جیاوازی هەیە، لە گەرمی و ساردیە، لە باخچەیە، لە خزمەتگوزاریە، لەو لاوەش مناڵێکی تر مەحروم ئەدێ. بەڕاستی ئێمە ئەگەر وا بڕوا پەروەردە بەرەو هەڵدێر و وێرانکاری ئەڕوا. من شتم زۆر هەیە بەڵام ناکەم ئەو بابەتە ئەوروژێنم لە بەردەمی جەنابتانەوە. سپاستان دەکەم.
ڕاستیدا من ئێستا دەمەیە کاکەرێم ئەگەر مامۆستا بە منی شتێکی وت دوایی شتێ بکە بزانین کوالێتی خوێندن و مەنهەجەکانی خوێندنگەنە حکوومیەکان حکوومەت چۆن دەتوانێت مەسەڵەن چاودێریان بکە ئایا هەر مەسەڵەن بەس بەڵێ هەر لایەنە جێبەجێ کارێکە کە مەسەڵەن و کاتێککە کەسی ئیجازە وەراکرێ مەسەڵەن تاقیداتەکەی چۆنە مەسەڵەن بۆی دروستەکرێ بۆی نیکە یا ئایا ئەکرێ ئەو ڕقەمانەی جەنابە دووتر بێگومان کەمن یانی لە چاوش خوێندنگە حکوومیەکانە بەڵام ئەمە چ گرنگیەکەدا بۆی وردە ئەمە زیاد دەکە ئەوم پێم وایە ئێستا ململانەیە کەیە شێبڕکەیەکە لە بینەوەی کە ئەم کەرتی پەروەردە لە زانکۆ بدرێ بە کەرتی تایبەت یا نەخێت لە بنەڕەتی و لە باخچەکانەوە تا ئاگاتە ئەمما تا ئێستا لە ناو حکوومەتی هەرێم و لە ناو پرۆسی پەرۆدایەک نانەبووتەوە خۆگەر حکوومەت قرار بدا بە زانکۆکان ئێستا پێم وایە زانکۆکان وردە خەریکە زیاترە بن ینی بە ڕێژەی زانکۆ حکوومیەکان و زانکۆ ناحکوومیەکان ڕەنگە تەسەوە بکەین بەوەی کە وردە خوێندن لە ناو لە خوێندنی باڵایە زیاتر بەرەو کەرتی تایبەتە ڕاوەک لە پەروەردە چه گەرانتیەکەیە ئەمەش پەروەردە شوای لێنێ بۆیە ئەمانە کۆمەڵێک بابەتن بۆی ئەمە وای لێنەیە دەکرێت مەسەڵەن وا بکرێت پەروەردەکان خۆیان وردە کاروبارەکانی ئەو خوێندن قوتابخانە و یا ئەو لارانەی کە تایبەتن بە کەرتی حکومی بە قوتری بکەن و جگە لەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بەڕاستی من بە حکومی کە ئێمە لە ناو مامۆستا و تەلە بۆ ئەوانین هەست بە غوبنێکی زۆرە کرێ ئەنی جیاوازیەکی چینایەتی زۆر گەورەی دروست کردوێتەوە بە تایبەتی لە ڕووی خوێندنەوە وانی من بۆیە باسی کۆرێکم کرد کارێک من شتێکی زۆر سیر لەم ڕۆژانەیە مناڵەکەم لە پۆلی شەشە لە کۆمەڵگەی پەروەردەی کۆریەکەیە ئەنیا گوێم لی بوو من لە دوێم خوێندە گوێم لەگەڵ دایکیا باسی نییەکرێ بە فڵانەش بە کۆری ئانی هەستمە کرد بە کۆری قسەکە ئەنی وام دیادی تر ئەبێ فریاد بکەم وتم ئەوە چی بووە وتی وڵا باوکە ئێمە کۆریش خوێنین یانی مەسەڵەن خەریکە بۆ زمان فێربوون بۆ مهم نییە بەس ئەمیز بزان چی فێر بووە ئەنی تا ئێستا 6 ساڵە لەوەیە ئەمە یەکەم جارە گوێم نەشتی وابێ بۆیە ئەمەی کە مامۆستا بەهمانە لە فیعلەن وایە کریستۆفەر کۆڵەمبسە ناسن بە شێخ هەموو ناناسێ ینی کۆمەڵێک شتی تر هەیە کە بەڕاستی ئەمە جێی خۆیەتی هەمومان بەڕاستی کە لەم پێگەی لە پێگەی ناو پەروەردەی ئاگاداری ئەمە بین دووبارە زۆر سپاس لە پێش ئەوەی ئەم خوێندنگای ئەهلیدا بێت خوێندنگا حکوومیەکان کوالێتیان زۆر باش بوو ئێمە ئەبێ ئێستا من فەلسفەی پەروەردە کاتی خۆی تعبیرێکی کۆنم لەبەرە ئیزن لە مامۆستا شێرزاد وەرەگرم ئەڵێ فلسفەی پەروەردە ئەڵێ هي نظرة السلطة إلى المستقبل ووضع المناهج في المدارس لخلق الأفراد وتوجيههم لتحقيق الهدف المطلوب خلق الأفراد يعني لقل كاغاراموتي لألمانيا ودي من لقل وانيم بنا الرتيبة هي شوية بدري بكرتي تايبت چونکە حکوومەت خۆی بەرپرسە لە دروستکردنی ئەو تاکانە تا ئەو مەرحەلەیە دوای ئاڕاستەکردنیان بەم لایە بەو لایە بە شێوەیەکی کە بەڕاستی ئەوان قەیناکە تا حدێ بەڵام بە شەرتێ دائما ئەو هەدەفە لتحقيق الهدف المطلوب ئەویش لە تەوحیدی منهاجایە لە نێهێشتنی جیاوازی زۆر لە بینی حکومی مەکتەبە حکومیەکان و مەکتەبە ئەهلیەکان کە جیاوازی هەبوو ڕێک جیاوازی طبقی دروسە بێ ڕێگە بێتە تیجارەت ڕێک یعنی توانم بڵێم توێژێکی زۆر هەر مەحرومە بێ لە بڵێ دەستان خۆش بێ بۆم دیبیتە بەڵام ئەوەی کە باسی خوێندی ناحکومیەکەین نەخۆشە گەچێتە لای دکتۆر ناچێ مستەکینی باتی ئەگەڕێ بە دوای علاجی چارەسەرەکەی بکە دروستبوونی مەکتەبی ناحکومی ئێمە بۆ بەڕاشکاوی قسە نەکەین دەمامەکەکانی خۆمان لابەرین خەلەلەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەم پەروەردەی شارباژێر من لەوانەیە تەمەنێکم هەبێت لە سەرەتای دروستبوونیەوە و مامۆستایانی بەڕێزیش قەت تەعینبوون لە پەروەردەیە هەموو ساڵێ بەپێی پێویستی بەشی خۆی تەعین بووە بەڵام ئێمە لە 2015ەوە ئەم پەروەردەی شارباژێرە کە عادەتی خوێندن وایە هەمووی نەقڵە بێتەوە چێتەوە بۆ ناو شار لە 180 قوتابخانەکانی ئێمە بەدەست وانەبێژەوەیە تەعین نابێ یعنی وای لێکرا بوو وانەبێژ بە پێی حسەی یەک دوو مانگ بۆی کرا 2012 زاری بەرەکەوت چونکە حسەی کەم بوو لەبەرەوە من وای ئەبینم دروستبوونی خوێندی ناحکومی خەلەلەکە حکوومەتە حکوومەت گرنگی بە پەروەردی کەرتی پەروەردە نادا
جا بەڕاستی من پێشم سەیرە چۆن حکومت دەست ناخاتەن ئەم پۆلە حکومیانەوە هەر وڵاتە بە ئەجنایەکی خۆی جیلی ئێمە پەروەردە بکە. یعنی لەم کوردستانی ئێمە پەروەردە مزاهرە چیەک لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ مزاهرەش و بۆ پۆلیسیش پەروەردەی سەقەتە ئەچێ کتێبخانە ئەسووتێنێ پۆلیس پەروەردەی سەقەتە ئەجێ خۆپیشاندەرێک ئەزێدەیە دەبەر ئێمە بەڕاستی دەمانەوێت گرنگی پێ بدرێت و پەروەردەی حکومی بێتەوە سەر ئاست ئەو ئاستەی کە ئێمە هەمومانەمانەوێت سوپاس هیچ کەم نییە. زۆر سپاس بۆ ئەو دیبەیتە هەموو لایەکتان بەخێر بێن. دیارەکە باز لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکرێت ئەگەر بینە سەر باسی ئەوەی کە پەروەردە و فێرکردن چییە هەموو چەمکەکان لە پرۆسەی پەروەردە و فێرکردنە خۆبیننەوە لە فەرمانبەرێکەوە بیگرە لە شوانێکەوە بیگرا گەر شوانێکی خوێنەوار بێت بە سەقافەت فێرکرابێ زانێت چۆن مەڕووماڵاتەکەی بەخێوەکە بۆیە پەروەردە ئەساسی هەموو پێشکەوتنەکانە لە هەر وڵاتێکا بێت. ئەوەی کە ئێمە بینین کاتێک کە باز لە پەروەردەی لە خوێندنی کەرتی تایبەت واتە ناحکومی و حکومی دەکرێت من وای ئەبینمەوە ئەگەر منداڵێک ئەو ڕۆژەی کە لە زکی دایکی دێتە دەرەوە چاو هەڵەهێنێت لە ئامێزی دایکی وەری بگریت و تەسلیمی دایەنگەیەکی بکەیت چەند جیاوازی دروست دەکات خوێندنی حکومی و ناحکومی بۆ ڕۆڵەکانی ئێمە ئەوەندە جیاوازی دروست دەکات. من لە ڕوانگە ئیجابیەکەوێ نایڵێ لە سلبیەکەوە ئەیڵێم کە ئەبێت خوێندن لە کەرتی حکومیە گرنگی پێ بدرێت تایبەتمەندی پێ بدرێت و هەموو ئەو دام و دەستگانەی کە خوێندنی حکومی تیا بەرجەستە دەکرێت هەموو پێشکەوتنەکانی تیا بەردەستە بکرێت. ئەوەی کە ئێمە بینین ئێستا ئەگەر بڕۆی لە باخچەیەکی ناحکومی تەماشاکەین هەموو شتەکان تیا فراهەم کراوە بەڵام کاتێک کە ئەچینە باخچەیەکی حکومی تەماشاکەین تەلەبە یا ئەو منداڵانی کە لە باخچەکانان پێچەندێک جار لەسەر دۆشەقڵەیەک دانرادن. بۆیە ئەوەی کە جێگای مەبەستە و بورژێنرێت ئەوەیە گرنگی تەواو بدرێت بە کەرتی خوێندن لە خوێندنی حکومیە نەخوا نەخواست بە پێچەوانەوە. من شتێکی کەم نەماوە زۆر سپاس بۆ هەمووان. من ڕاستەکەی دووسێ لایەن مەبەست مەقسەی لێ بکەین ئەگەر بکرێ یەکێکیان لای کاکەرێم باسی ئەوەی کرد کە لە چەند مەرجێک هەیە بۆ دامەزرانی ئەو ناوەندە ناحکومیانە لەو مەرجانە من تێبینیم لەسەر هەندێکیان هەیە ئەگەر کرا دوایی ئەوەمان بکات چکە ئێمە لە سنووری ئێمە نییە بەڵام بیستومانە کە لە ڕێی برادرانەوە ئیشیان تیا کردو. یەکێکیان لە ڕووی بیناسازی کۆمەڵێ خوێندرگەی ناحکومی هەیە بینای حکوومەت بەکارێنێ ئەگەر ئەمە مەرجە چۆن ئەمە قبول کراوە. حاڵەتێکی تر لایەنی ئاسایش کە لەو خوێندنگانە مەرجە لە سەریان بەڵام هەندێک حاڵەت دروست بوون ڕاستەکەی دوورن لە ئاسایشەوە. ئێمە بۆ ناوەندی خوێندن ئەبێ هەوڵ بین کێشە نەیەتە سەر ڕێگەی پەروەردە نەک چاوەڕێ بکەین کێشە دروست بێ و دوایی چارەسەری بکەین. حاڵەتێکی تر لایەنە کۆمەڵایەتێکەیە ڕەنگە زۆر بەمان حاڵەتمان بیست بێ لەو ناوەندانە کە ناحکومین هەندێک شت ڕوویاون ئەگەر بتەوێت چارەسەری بکەی ڕەنگە زۆر لە پەروەردەکردنە ئاساییەکە پێوەی زیاتر پێویستکە خەریک بین چونکە ڕاستیەکەی بابەت هەیە شت ڕوویاوە. یەک حاڵەتی ترم هەیە کە پرسیارە من بەهۆی ئەوەی ببرن لە سەرەتا خۆم لە ناسان مامۆستا محەممەدم سەرپەرشتیار یەکەمی پەروەردەیم لە شارباژێر. یەک حاڵەتی تر هەیە جێ پرسیارە بۆ ئێمە بۆچی لە دروستبوونی ناوەندە ناحکومیەکان سەرپەرشتیاری تیا دەرکراوە ینی بۆ لە مۆزوعایە دەوری نییە تەنها لیژنەیەک دروست ئەکرێ ساڵی جارێک سەردانیان ئەکا ڕێنماییان ئەکا کۆمەڵێک بەڵێ تو پەلەم لێ مەکە دوایی ڕوونکردەوەکەی ئەوەنەی من لە لیژنەکانم بیستوە لە ناو شار ئەڵێ کە ڕێنماییشیانەکەین بە ڕێنمایەکانی ئێمەش جێبەجێ ناکەن کۆمەڵێ یاسا وەکو سەبەحمەد باسی کرد کۆمەڵێ ڕێنماییشێ ئەوان هەر خۆیانی لێ ئەدزنەوە کەسیش نییە بتوانێت ناچاریان بکە ئەنێ گەرم بابەتانە هەر بۆ بیزنس و بۆ لایەن اقتصادیەکە دروست بوون ڕاستیەکەی ئەمە دوورەکەوێتەوە لە پەروەردە. یەک سەرنجێکم لەسەر کاکهەرێم هەیە کە ئەڵێ 29679 کەسی تایە لەو ناوەندانە ئایا 29679 بۆ ئەم خەڵکەی ئێمە بە کەمدا ئەنرێ ئەمە کەم نییە ینی ئیشکردن لەسەر نزیکەی 30,000 کەس مۆزوعە بۆ خۆی ینی ئێمە لە پەروەردە جاری وایە خەمی مناڵێکمانە ئێستا ئەکرێ 29,000 کەس بە کەمدا بنین ئەمە ناکرێ ئەکرا دروستبوونی ئەم ناوەندانە وەکو مامۆستا لەتی باسی کرد بنەڕەتی نەگرتایەتەوە بە ڕێزانی شەر ئەوانێ زۆر بەمان ئەو ڕێیەمان هەبێ
ئێمە لە قۆناغی بنەڕەتی هەتا 15 ساڵ ئەو مناڵە ئەبینە پێشەوە ئەگەر پەروەردە حکوومیەکەمان باش بکردایە ئەگەر پەروەردەیەکی تەندروستمان بکردایە لە جیاتی ئەوەی ئەو سەرمایهدارانە بەکاری بێنن بۆ خازانجی خۆیان ئەگەر ئێمە وامان بکردایە پەروەردەیەکی باشمان تا 15 ساڵ و 16 ساڵ بکردایە ئەمان توانی ئەگەر زۆر زەختیشان هەبێت لە ئامادەی مەجالیان پێبین چونکە با مناڵەکە تەمەنی مراهقە جێبێڵێ ئەوسا بیرۆکەیەک فکرەیەک کە لە مێشکیا چێنراوە ڕەنگە نەتوانرێت لەوە دوا دەستکاری بکرێ و بە سەلامەتی بتوانێت تێپەڕێ و زانکۆکەش بەجێبێڵ پەروەردە لەسەر دوو کۆڵغی زۆر سەرەکی وەستاوە یەکێک لەوانە پەروەردەکە خۆیەتی دوو زانستەکەیەتی بەڕاستی ئەگەر بمان هەوێت لە ڕووی مادیەوە ینی مادیەوە خەڵک ڕاشێشن ناپەروەردەکانەوە دەبێت بزانین هەر کەلتوری خۆشماوایە لایەنە پەروەردەیەکی دەڕوا مامۆستا شتێکی جوانی وروژان هەرگیز ناتوانین لەو خوێندنگانی کە خوێندنگەی ئەهلین تایبەتن مادە خوێندکارەکەی بردووەتە ئەوێ و کەماندەش بردوێتی بێگومان کەسوکارەکەی توانای مادی باشی ڕەنگە توانین تریشی لەو سەرەوە بێ کەواتە تۆ ناتوانانی بەها کۆمەڵایەتیەکان بەها ڕەفتاریەکانی وەکو خۆی پێ بناسیێنی و خوێندکارەکەش ڕەنگە لەو شوێنەی استجابەی نەبێ بۆ تۆ لێت وەرگێ ئەوەی کە دەمێنێتەوە گرنگیدانە بەلایەنە زانستەکەی کەواتە دەتوانم بەڵام خوێندنگەی ئەهلی بۆ ئەم دقەی ئێستا ئەوەی کە مەتەممە پێوەی تەنها بابەتی زانستیە وە خوێندکارش کاتێ بۆ ئەوێ بۆ قوتابخانانە بەس بۆ چێکەدەمرەی باش بەدەست بێن نێژنە نەچۆ بۆ ئەوەی کە بەتەماوی فێری قودسێتی ئاڵاقی من تۆ بێ فێری خەبات نەتەواتی من تۆ بێ لە خوارە قەناعەتم پێیەتی کە ئەمە خوێندکارەکە خۆی سجابەی نییە و ڕەنگە ئەوانی کە لێژان دوای داوا و حەزی خوێندکارەکان دەکەم بۆ ئەم بابەت دوو پەراوێزخستن وستاز پەراوێزخستن لە پەروەردە حکوومیەکان زۆر بەزەقی بەرچاوەکەوێ من بۆچی دەبێت بۆ بە نمونە دەیڵێم بۆچی دەبێت قەیدێکی ئامی قوتابخانەیەک لە پەروەردە حکوومیەکان دەبێت قوتابخانەکە بۆ خۆی بکرێت لەگات دەکە ئەمە کێشەیەکی بۆ دروست کردەوە کەواتە خوێندکارەکەی کە لەو قوتابخانەیەوە سەیری ئەدا و ئیش و توانای قوتابخانەکەی خۆی دەکا منیش ئەگەر توانای مادیم هەبێ خوێندکارەکەی خۆم مناڵەکەی خۆم نانێرم بۆ قوتابخانەیەکی حکومی یەکسەر دەینێرمە قوتابخانەیەکی ئەهلی یەک پێرفێکتێکی باشێ لە ڕووی وانەوتنەوە کاتێکی نافۆتێ دوو پێداویستیەکانی کە لۆجستین بۆ فێربوونی خۆی هەم لە ڕووی زانستیەوە بە تایبەتی بە دەرەجەی یەکەم هەمووان پێداویستیانی دەستکەوتووە بۆیە خۆی دوورەخاتەوە لە قوتابخانەی حکومی کەواتە پێم وابێ قوتابخانەی ئەهلی جا بە بەرنامەج بێ بە بەرنامە بێ ئەمە ئیشی لەسەر کرا بێ یان بە هەڵی نەزانین بێکە دەکرێت قوتابخانەی ئەهلی وردە کێوی بەرەوبەرزنەوەڕوە قوتابخانە حکومیەکان یەنەوە خوارەوە چونکە خەڵک وا سەیریەکە ئەمە عیبیتیان شەکەمان ئەوەیە زۆر سپاس دەکەم و لە شەنساڕیشەوە من تەلەبەی زانکۆ بووم لە جامعی سەلاحەدین لە 1990ەوە قوتابخانەی ئیشق هەبوو لێ و 1970 من تەلەبەی جامعی ماسا بەهمەنی ژەزانێ ئەم قوتابخانەیەش خەمومان نەزانین سەر بە چ دەوڵەتێکە یعنی من پێم وایە یەکەم شت کە لەوەوە سەرچاوی هەڵگرتووە ئەوەیە کە لە وڵاتە داگیرکەرەکانی ئێمەوە ئەم شتە هاتوۆتە ناو ئێمە یعنی تۆ ئیشق یەکەم شتەوەی بوو دوای ئەو مۆزای ئەو انقلابە دروست بوو ئەوەی مۆسا عەبدوڵڵا گولەنوانە موشکیلیان بۆ دروست بووە نا یەکەم شت لە سەرچاوی دروستبوونی قوتابخانە ناحکومیەکان لە وڵاتێکی داگیرکەری ئێمەوە هاتووە بۆ ئێمە ئەمە یەک دوو هۆکاری تەشەنەکردنی ئەم جۆرە قوتابخانانە چییە یعنی ئەمە بۆ ئەو بگەڕێنەوە ئامادەسازی چییە یعنی ئەم خەڵکە بووە من ئامادەی تایە کە بەردەوام مناڵەکانی بەرێ بۆ قوتابخانەیەکی ناحکومی کە لە هەمان کاتا قوتابخانەیەکی حکومی هەبێ پێم وایە ئەبێ بنیاتەکانی ئەو لانە شی بکەینەوە کە بوونەتە هۆکاریشی ڕئیسی بۆ ئەوەی کە خەڵک ڕوو بکاتە قوتابخانە ناحکومیەکان اینجا ئەمە سیاسەتی وڵاتە داگیرکەرەکانی ئێمەیە یان نەزانینی خۆمان و دواکەوتی خۆمانە کاگاران باسی ئەڵمانیاکە قوتابخانە بنەڕەتەکان لەیەکەوە بۆ نوێ ئێمە لای ئێمەیەکەوە بۆ نوێە ئەبێ حکوومەت دامیان بکەن مامۆستا عەزیز باسیەوەی کرد ئێمە لەم بە تایبەتی ئەم سنوورەی خۆمان یان لە ناو شارەکانیش تەنانە تۆ من مەکتەبەکەی گەڕەکەکەی خۆم بەراورد دەکەم بە مەکتەبێکی تر لە ئامادەیەکی تر یعنی ئەرز و ئاسمانی فەرقە بەراورد ناکرێت اینجا پارەیەکی زۆر هەڕێژێ بۆ کۆمەڵی مامۆسایی بەتوانە بە تایبەتی لە پۆلی دوانزەکان ومانەکە هەدەفیان من ینی ئەمێ ینی کاگەرێموان
وەکو پەروەردە هۆکارەکانمان زۆر بەجددی بۆ ڕوونکەنەوە ینی هەنێ شتێمە ناتوانین بە ئاسانی قەنەعەتی پێ بکەین کە ئەمە هۆکارێکی ئەوەیە خەڵکێک حەزەکە بناڵەکەی لە مەکتەبێکی ناحکومی بخوێنە و تەنها ئەوەیە من پێم وایە ئەمە سەرەتای دروستبوونی چینایەتی و جیاکردنەوەی کۆمەڵێ ڕێگەزە لەناو کۆمەلگەی ئەمەیە و نەتیجەکەی نەتیجەیەکی زۆر خراپەشکێتەوە بەسەر هەموو کۆمەلگەی ئەمەیە چونکە وەکو ماڵسام هەمە فەرمووی ئێمە 39,000 تاک مناڵ لە باخچەوە تۆ پەروەردەکەی یعنی بەکەمی بزانین مەساتەکە لە ئەم 39,000 ئایا کاریگەریان لەسەر چەند هەزاری ترەبێ هەریەکی کاریگەری لەسەر دوانی کا بێمە 100,000 نەفەر 100,000 نەفەر شۆڕشی لاانێ فەڕەنسا بۆنە نەکرابێ بۆ نەقوتابی نەکرابێ لەبەرەوە ئەم کۆمەلگای ئێمە منەستەکەم بەرەو ئیتر بەدە زەنقەز بێ لە بە نەزانین بێ خۆمان دەورێکی باڵامان هەیە کە لەوەی کە ئەم کۆمەلگەیە لە ڕووی پەروەردەکەیەوە لە ڕێی پەروەردەکەیەوە بەرەو هەڵدێرانێکی گەورە ئەڕوە ڕاستی ئەوەی بۆ من گرنگە من 6 مانگ لەمەوە بەر بیستم کە لە جێگایەکی ڕسمی دەبێ سەرچاوەکی بدەم بە ئارام بیرم چوە بەڵام هەموو جار داتا و زانیاری نوێ عراق لە 6 مانگی ڕابردوو لە ڕەنجی لە وازنەی پەروەردە لە ئاستی عالم دەرکراوە ینی هیچ شتێک نییە ناوی پەروەردە بێ لە عراق لە 6 مانگی ڕابردوو دەرکرا بە یەک جار ینی لە ئاستی هەموو تا زانکۆ وەزانکۆ لە بازنەی و ڕەنجی لە عالەمە ساڵی وا هەیە یەک وەزانکۆویش دایمەن ئەوروپیەکان یان ئەمریکیەکان سەرپەرشتیان کردووە دووەم من لە یونسکۆ 6 ساڵ 7 ساڵیشم کرد لە 2005ەوە لە 2005ەوە عراق دەمێک پێش ئەوەش کەوتبۆتە ناو پێدەوترێ ئیمەرجنسی کەیس حالت طاریە یاوەی بە کوردی تەنگژەباری دەوڵەتی عراقیەکە لەو دەوڵاتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەراورد ناکرێت لە خراپترین وڵاتانی دنیا کە لە قۆناغی تەنگژەباری بووە لە 2005ەوە وەیەکێتی ئەوروپا لە 2005 دیسانەوە راپۆرتێک دەرەکە ئەڵێ لە سەدەی 20 کارەساتێک بڕێوێ لە ئەوروپا نەوعینێ لە بواری پەروەردە واتە ئەوروپا بەوە جوانن تەنها کە عەقڵێک هەیە قسان دەکا و عەقڵە شتکە ڕەخنەی دەکات و ئەو راپۆرتەی خوێندمەوە 400 لاپەڕ بوو بەڕاستی زۆر ترسناک بوو و ترسناکیەکەش ئێستا دەرەکەوێت ینی بۆ نمونە باسی مەسەلەی چینایەتی دەکا هەمووتان باستان کرد ئەو زوڵمەی لە ژن نەکرێن نایەکسانی بەگشتی بێدادی و پیسبوونی ژینگە کوژانەوەی ئەوەستێری ئوستاز بازەکە کوژانەوەی ئەوەستێری ئێمە لەسەری کەواتە ئەوروپا بەر لە ئێمە و یەکێک لە وڵاتانێک کە ملهوڕە لە بواری پەروەردە مەسە ئەمریکایە ئەمریکا حاڵی زۆر خراپ واروها لەم ڕۆژانە راپۆرتی کە دێتە پێشێ کە لە ناوەڕاستی ئەم سەدەیە لە بەرەوەی پەروەردەی ناڕێکی ئەوروپا و ئەمریکا تووشی تەنگژەی زۆر گەورە دەبن لەس ئاستی اقتصادی سیاسی و خۆشتا دەزانن لە من خوێنەوارتن زۆرتان مامۆستای زانکۆن هیچ مۆراڵێکی سیاسی لەسەر ئەرز نەماوە لە عالەمە واتە ئەوانەی بۆچی هەندێک مەکتەب دروست بوو ئازادی خوا بوو وەکو ماریا مۆنتیسێمەی جێی سەمەرهیل هەتا تاغۆری هندی 30 مناڵ بەخێو دەکا ئەڵێ ناتوانم هەموو هین بە 30 مناڵتان بۆ دەکەمە بەوارە من یایەکی وەکو ماریا مۆنتیسۆری کە قوتابخانەیە لە ئەوانە بۆ دروست بوون دژی ئەو سیستمە دەوڵەتداریەی کە ئینسانێک دروست دەکا کە پێی دەوترێت ڕۆبۆت یەکێک لەوانە ئۆشۆیە ینی ماشینەیە و ئوستاز ئەو قسەی مامۆستا شەفیق کردی ئەو بە عەرەبی یەکێک لە گەورەترین کارەساتەوەی ئوستاز لەم منتیقەیە بەتابێت لە غەربیش بۆ هەزاران ساڵ وا بوو یعنی ئەوەندە نابێت بە سەرخۆکەوتینە جەنگەکی جیهانی سێم دروست نابێت بەس جەنگیت کە دروست دەبێت بەبێت تەقەمەنی گەورەوە ئێستا دروست بۆ اقتصادیەکە لەبەرەوەی ئەو بنەڕاتیەکە گە قسەی زۆر نەکەم بە ئومێد دەکەم چیڕە درێژ نەبم چیرۆک نووسیرە درێژە بنەڕەتی دەبێت هەر زۆر ڕەهابێ زۆر ئازاد بێ و کێشە ئێمە نییە ئوستاز بنە ئەوەی ئەهلیەکەیە کێشەکە ئێمە لە ئەوەی حکوومەتی و دەوڵەتداری ئەوی پەپلیکی ناوە ئایا چ خێرێکی هەیە دیسانەوە مناڵە هیچ فێر نابێ ئوستاز و دیسانەوە پێ دەڵێم عادەتەن لەو جۆرە وڵاتانە دەستڵەتداری دینی بی تیۆلۆجی بی ئاینی بێ چه سێکولار بێ چه قەوم پەرست بێ هەمیشە مناڵەکان وا فێر دەکات کە دەستەڵات پەرست بن دەستەڵات خواز بن ڕەخنەگر نەبن قسەی تازیان پێ نەبێ ئەوەی کە ئیشی پەروەردەی ژمارەیە کریتیکەل تینکینگ بیرکردنەوە چه ڕەخنەگرانەیە
بۆیە مەسەەن فیلەن مەسەن وڵاتەیەکی وکو سوید ئەسکەندناپیان ناو دەنێم یەشێک لەوانە سویدە وایان کردو خەڵک واز لە ئەهلی ئیبێنێ کۆمپلی دەچنە قوتابخانەی دەوڵەتداری بۆ چونکە پێشبڕچەی کرد لەگەڵ بەرنمەیان دانا دەوڵەت تەبانوساز دەوڵەتەکە ئیشەکە بۆچی فیلەندا چەندین ساڵە ژمارەیەکە لە ئاستی ئینتەرناسیۆنال لە عالمە ئوستاز حوت ڕێنمایی حوت ڕێکاریە لە هەولێر و لە قوشتەپە و لە سێداقان و لە شارە زوو دەتوانانی بەکاری بێنیت پارەی ناوێت ئوستاز پارەی ناوێت ئێمە هێشتاش مەکتەبمان هەیە 6 قوتابیتیایە 6,000 مزگەوت هەیە کاتێک داعش و قیامەت و بارێ 400 عریزە بۆ مزگەوت درراوە هەموو کەس دەتوانێت عیبادەتی خوا بکە لە سەحرا لە ئەشکەوت لە جەنگەڵ بەس ناتوانێت تەما تۆ دەوڵەتەکەت هەیە بە باز و خەراجی ئەوەی نەیدا مزگەوت دروست دەکا ئەگەر نەهێڵی دەچێت تۆ جارێ مەکتەبەکەت ئەوەی ئۆسلۆ ماسلۆ دەڵێ ئەگەر وەڵام نەداوە بە خۆزگە و خەونی مناڵەکان باس لە زانست و پەروەردە و فێرکردن و داهێنان مەکە ئێوەساس ئێمە چ وەڵامێکی ڕاستەقینەمان بە خۆزگە و خەون و داواکانی مناڵ داوەتەوە لەو ناوچەیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بێرنارد لویس پارت فەوتە دەڵێ بەعەکسەوە هیچ زانکۆیەک لە شەرق نییە کاریگەری لەسەر حکوومەت هەبێ لەسەر دەوڵەتداری هەبێ لەسەر ژیانی سیاسی کۆمەڵایەتی وابری ئەوەی حاکمیت دەکا مزگەوتە بە مەناهارە خراپەکەی بەبێ شەرمەیڵێ دکتۆر شێرکۆ کرمان سەلماندوێتی لە یەکی داری بۆ سەی ناوەندی داعش دروست دەکا ئەم دەرسی ئاینە لە مەکتەبەکانی ئێمە کابرا دکتۆرایە لە ناسیۆنالیزم و لەولاشە کابرایکی ئاین ناسا مندامە هەر سێ وەزیرەکە لە کابینەی 5-6 حەوت یەکێکیان نان خوێندە ئوستاز لەبەرەوەی قسەم لەسەرەوە ئایا بەڕاست ئێمە لە پەپلیگەکە بێ یا ئەهلیەکە هەردووک دیسپلینی هەیە یەکێک لەو شتانێک کارەساتە لە پەروەردەی دنیا دیسپلینە دیسپلین یعنی لە قالبدان یعنی دروستکردنی تووتی بە بەغا مەیمون ئێمە بەستمەوەی لاسایی کەرەوە مەیمون چکە مەیمون دەتوانین لاسایی مرۆڤ بکاتەوە کەواتە ینی داهۆڵ دروست دەکەین ئوستاز مچیرۆکەمەیە بە ناوی داهۆڵ باسیە ئەم مەملەکەتە ئەەکەم کۆمپلی لەبەرەوەی داهۆڵیانەوەی لێرە بووکەسەوە ئوستاز لە هەمووی میمتر دەبێ ینی فیلەندا ئوستاز دەڵێ هاتۆ منداڵ شاد بێ و بەس 9 ساڵی یەکەم ئیمتیحانات وجودی نییە ئوستاز تۆ لە یەکی لە سەرەتایی جزو عەمە یا فاتحەی پێ لە بەرەکەی بەشەق هەندێک شعر کە پێی نازانێت مانای چییە کەسێک عاشق بوو دەبێت بە شعر لە بەرەکە خۆی یعنی معقول نیە ئوستاز تۆ ئاین نەخوێنیت ئەبێت تا هەژدا هیچ کەسێک ئاین نەخوێنێت لە هەموو دنیا ئەمە باوە ئوستاز 6,000 مزگەوتێ زۆربەی لە 95 مسلمانە معقول نییە تۆ دەچی و تربیەش نیشتیمانی بۆ ئەخوێنی ئەی ڕقی بۆ خوێنی چی لەو ئاڵاوی دەکەی دکتۆر جان کە کەسێک ڕوود بێ وەکو ئوستاز ئێستا خەڵک هەمووی بەلەعنەت دەکا تۆ مادام خۆزگەت نابێ باسی ڕێزگرتن لە ئاڵا بکەیت چکە هیچ وەڵامێکمان نەداوەتەوە بۆنەوەی نوێ ناکرێ ئوستازەمە لە خۆمانەوە بڵێن کوڕکچەکانمان نیشتیمان پەروەەر بن خەڵگەڵێ نیشتیمانم بەجێ لە 2014ەوە خەڵگەڵێت بەجێهێشتنی ئەم نیشتیمانەوە باسی ڕاپەڕی ناکەم لە سەرەتاوە بەجێهێشتنی ئەم نیشتیمانە نیشتیمان پەروەریە ئەمە دروشمی زۆربەی گەنجەکان بوو یا هیچ شتێک بەم وڵاتە نابەستێتەوە کە ئیشاعیری ماغوت محەممەد ماغوتی سووریا جگە لە پێڵاوەکانم هیچ شتێک بەم وڵاتە نامبەستێتەوە ئێستا من کۆڕە ئوستاز ئەمانە سەرمایهدار و مافیایەک لە کوردستانەیە ئێوە باسی تەبەقاتان کرد چێ هەیە سیاسەتمەدار بێ و ملیاردێر نەبێ لە نەوەی سەیەمی ئەو حیزبانە چێ هەیە ئایا پرسیاری ئەخلاقی ئەوەیە چێ هەیە دەوڵەمەند بێ لە ژێر سایە ئەوان دەوڵەمەند نەبووی کەواتە ئەمەی کەت باسی پەپلیگەکەن بە شێوە ئێمە باسی پەپلیگەن ئەوەی ئوستاز باقی زانیاریشە تۆ جۆن دێنی دەڵێت تەنەکەی زبڵە مناڵ لای ئێمە بەس ئەوەیە ینی مەشخەڵێکە دایجرسێنی هی ئەوە نییە تۆ ئەوەی دەخوێندرێ لای ئێمە زبڵە بۆ کە زانستە سروشتەکانت خوێن کە مرۆیەکانت خوێن ئوستاز نەتوانی ماڵێ خۆت بخێنیتەوە خۆت بخێنیتەوە گومان و پرسیارت لا دروست نەبی بە چه حاڵێک دەوڵەتداریەکەی بە چی دەتوانی بڵێ کۆمەلگا دەگۆڕێ بۆیە بەڕای من ژانەکەم کە باسی ئەوەکەم لەبەرەوەی ئەمن قەنەعەتم وایە ئەو مەکتەبەی سەلاحەدین وانە زۆرترە بن ئەساسەن لە بنەڕەتدا تۆنی بلێر ئوستاز مباشەرەتەن پەیوەندی بە بچووکترین مناڵی باخچێ ساوانە بوو ئێمە لە شێوە دەست پێ دەکەین باخچێ ساوانە وە شتێک هەیە کارەساتی مرۆڤایەتی لەس ئاستی زەمین
بمبەخشن کە چی ڕەدرێژ بوو پێی دەوەرتر ئینفانسی فولانی سەحر و جادوگەریش ئینفانت یعنی منداڵ ئەو حەو ساڵە یەکەم ئوستاز ئێستا بۆتە 15 بالمناسبە دەروون ناسەکان کردیانە ئەڵێ ئەو کاتەی تۆ هەرچیەکی پێ بڵێ ئیتر وەکو دەچەسپێ لە مێشی هەموو تەمەن خەرزە بێ بکە تا دەگۆڕێ واتە ئەگەر تۆ بیکەی بە کابرایەکی دینداری سەلەفی بێپرسیار و بێگومان ئەگە باوکە سەلەفی بێ و سەرەتێکی تونڕەوی تەکفیری قتالیبی داعش دروست دەکات لێرەدا پرسیاری منەوەیە بە بانقی زانیاری واتە معلوماتی تێکەو بم دەرەوە وستا خەڵک لە باخسێسانە بە مناڵەکە ئەڵێ ئوتڵی ئەمڕۆتان یەکشەمە و یەکشەمە چۆن بوو یعنی مناڵەکە فێرەکە بنووسێ ینی تا گزارش لە خۆی بکە لە باخچەی ساوێنەوە و نابێ منداڵ جگەلەوەی کە شاد بێ 9 ساڵی یەکەم و بە هیچ شێوەک هیچ شتێکی ئایدۆلۆژیتیان نەبێ خۆتان دەزانن هیچ بێک نییە ستاز لە هەموو دهۆکۆی لێرە هەم زۆربەی مدیرەکانی یەکێتین و پارتین زۆنی زرد و سەوز و ستاز ئەوانە ئەسڵ قەباحەتەی حکومڕانن ئەمانە ئەبێ بچن چارەسەری دەرونی بکەن لە وڵاتانی دیکە کە حاکومێتی ئێماکەن لەبەرەوەی ئوستاز ئەساسەن شتێک نییە ناوی پەروەردە بێ بەڕایی بە تایبەتی و بەگشتیەوە بە هەردووچی وێرانە ماڵیە هەردووچی دیسپلین و لە قالبدانێکە و بە ئایدۆلۆژیایەکی ڕسمی پۆخەڵ هیچ شتێک نییە بەتاڵە ئەجینا لە ڕۆژ هەڵاتی ناوەڕەزە و قەسابخانەیەکی ڕوودەدا ئوستاز لە 63 یەکەم فیشەکە تەقێ تا ئێستا یەکێتی و پارتی ئاش نەبوونەتەوە هەواڵێ من لە یەکەم گون لە 63 کە ئاتەقێ گەلاوێ تا ئێستا یەکێتی و پارتی ئوستاز دوو دژمنی سەرسەخت پەیمانی استراتیژی و ئاشبوونەوە لەسەر سەرمایە گوزاریە لە زۆنی زەرد و سەوز هەواڵینە هیچ پەیمانێکی ئینسانی و ئەخلاقی و کوردایەتی لە گۆڕێ نییە سەر ڕاپەڕینی چی و دروشمی چی و شەهیدەکان زندووکە یەکەچیان نایەنێ کورد بنچیتر یەک شەهید زندووکەرەوە بزانە پێ بڵێ ئەوەی ڕسمی ئەم وڵاتەیە هەواڵێ من دوای 30 ساڵ دوای 40 ساڵ مەرجی تۆ لە شاخ و داخ و لە بیا بزانە زەلامێکیان دەیە بێتەوە چ لە جەهەنەمێ بەیاڵێ لەوێ دەبم ئەگەر بە شەهیدیشەوە باشتەیە تازە نایێتەوە سپاسگوزارم